لەبارەی ئایدیای نەتەوە وە پەرسەنیە و ئایدیایەوە فکرەیە بۆ معنایەوە فکرەیە یەکەم جار لە عەقڵا ئینسانەکان دەرکی پێ دەکەن و دواتر هەوڵ دەدەن بۆەوەی بێنە ناو واقعەوە وە بە درێژایی ئەو ماوەیە ئێمە لەگەڵ پەرسەنی ئەم فکرا ڕۆشتین لەناو فەلسەفا ینی بەل لەوەی ئەم فکرەیە واقعی بێتەوە لەناو ژیانی ئینسانە سەرەتا حتمەن بە فکر لە فکراوە ئین دەبێت لەناو زمان و فکرە بەرجەستە دەبێت اینجا دواتر ئەگەر ئینسانەکان فعلەن بیر لەوە بکەنەوە بێنە ناو ژیانی واقعیەوە ئەو کاتەوەی کە لە فکرا ڕووی داوە کۆمەکی ئەوە دەکات کە لە عملی دەبێتەوە لە ژیانە ڕوو دەدات نەتەوە ئایدیایەکە فکرەیەکە کە دەڵێم ئایدیا مەبەستم لە فۆرم نییە فکرەیەکە بیرۆکەیەکە بیرێکە لە ناو عەقڵی ئینسانە وەک چۆن خوا فکرەیەکە لە ناو ئینسانە وەکو چۆن وجود فکرەیەکە لە ناو ئینسانە هەر یەکە لەمانە ئەمانە فکرن لە ناو عەقڵی ئینسانە هەن لە ناو عەقڵی حەیوانێکە لە ناو حەیوانێکە وجود یانی چونکە حەیوان عەقڵی نییە تا هەڵگری ئەم ئەفکارانە بێت عەقڵی نییە تا وەکو لەوە بکۆڵێتەوە کە عەقڵیە لە ناو گیانە لێی تێبگا بەڵام ئینسان توانای ئەوەی هەیە لە دەرک بۆ فکرانە بکە و توانای ئەوەشی هەیە کە لێیان تێبگا جا لێرە فەلسەفە عیبارەتە لە تێگەیشتن لەو فکرانە و چۆنیەتی پەرەسەندنی ئەم فکرە و ڕۆشنبوونەوەی لە ناو فکری ئێمە نەک لە ناو واقع جگە لەوەش فەلسەفە دەتوانێت ئەوە بکا کە چۆن ئەم فکرەیە ئێمە لە شوێنەکە دەرکەوتەکانی بە شێوەیەکی جوزئی دەرک پێ بکەن یا بە شێوەیەکی دۆشاوە دەرکی پێ بکەن ئەمڕۆ باس لە دوا پەرەسەندنی فکرەی نەتەوە دەکەین کە لە ناو بیرکردنەوەی هیگڵ ئەم پەرەسەندنە ڕوو دەدا یعنی فکرەی نەتەوە لە ناو بیرکردنەوەی هیگڵە قۆناغێکی تر دەبڕێ وای لێ دێت کە ئێمە بتوانین نەتەوە بە شێوەیەکی باش و ورد تەسەوری بکەین کە نەتەوە چییە طبعا تێگەیشتن وەکو وتمان جیاوازە من نەتەوە وەکو فکرەیەک ڕوون دەبێتەوە ئەمە شتێکە و ئەم فکرەیە لە واقعەکە بەرجەستە دەبێت شتێکی ترە یعنی ئەمە دوو شتی جیاوازە بەڵام شتەکانەوانەی کە دێنە ناو ژیانەوە و لە واقعە پەیا دەبن و پێشتر نەبوون هەمیشە ئەمانە پێشتر لە ناو عەقڵا دەرکەوتون اینجا هاتوونەتە ناو واقع هەر فکرەیەک لەو فکرانەی کە ئەم ئامێرانە ئەم گیانە تازەیە دروست کردووە هێناوەتە ئاراوە پێشتر فکرەیەک بووە لە ناو عەقڵا بە دواداچوون کراوە هەتا وای لێ هاتووە بە بەرجەستەبوونێکی واقعی بەرجەستە بووە یعنی بەر لە ئەوروپیەکان ئەم فکرانە کە ئێستا لە ئەم شتانەی کە ئێستا ئێمە دەیبینین لەوانەیە وەکو فکرەیە کە هەبوو بێ و میلەتەکانی تریش دەرکیان پێ کردی بێ بەڵام لەلای ئەوروپیەکان ئەم فکرانە دێنە ناو واقع و بەرجەستە دەبن و مادەکەی خۆیان دەدۆزنەوە و فۆرمەکانی خۆیان وەردەگرن و ئایدیاڵەکان هەتا دەبێتە ئەو شتەی کە پێشتر بوونی نەبووە لەبەرەوە کاتی ئێمە باسی نەتەوە دەکەین لە ڕاستیان نەتەوە شتێکە دێتە بوون ئەویش دەبێت بێتە بوون لە ناو واقع چۆن بۆ ئەوەی کە لە ژیانە مادیە و ڕەبتی بە وەسایلەوە هەیە وەسایلی ئەو وەسایلانەی ژیان ئەوانە فکرە بوون و هاتوون بوون بە واقع و مادەی خۆیان دۆزیوەتەوە فکرێ نەتەوەش پێویستی بە دۆزینەوەی مادەکەی خۆیەتی ئە لێرەوە هیگڵ دەیەوێت ئیتر بابەتەکەمان بۆ باس بکات طبعا هیگڵ لەکوێوە دەست پێ دەکات لە بگەردوونەوە دەست پێ دەکات لێەوە دەست پێ دەکات لەو فکرە ئەساسیەوە کە دەبێ ئەم فکرە ئەساسیە ئێمە لە لامان بچەسپێ بە ڕوون بێت اینجا دەتوانین خۆن بە دوای شتەکانی ترا بڕۆین تا دەگەینە مەوزوعی نەتەوە ئەو فکرەیە چییە فکرە ئەساسیەکە هیگڵ ئەوەیە کە عەقڵ حکمی جیهان دەکات
نەک ڕێککەوت و ئارەزوو ئەو شان. عەقڵ حاکمی ژیانە و عەقڵ ئەم گەردوونە دەبا بەڕێوە، نەوەک ڕێککەوت و شتی ڕاگوزەر و بێ یاسا و نەزم بێ قانون. هیگڵ بۆ ئەوەی ئەم فکرەیە ڕوونکاتەوە، تەبەن ئەگەر ئێمە ئەم فکرەیە دەرک پێ نەکەین ناتوانین تەسەوڕینەتەوەش بکەین، دواتر باسی دەکەم بۆچی ناتوانین تەسەوڕینەتەوە بکەین ئەگەر دێت و ئێمە ئەم فکرەیە دەرک پێ نەکەین. هیگڵ بۆ ئەوەی ئەم فکرەیە ڕۆشن کاتەوە باسی ئەوە دەکات سەرەتا ئەم فکرەیە لەکوێ دەرکی پێکراوە. بۆ یەکەم جار تەوان بۆ یەکەم جار هیگڵ دەڵێ لە لای یۆنانیەکان دەرکی پێکراوە، فەیلسوفانی بیرمەندەکانی بەر لە سوکرات، یانی تاڵیس و ئەنساگۆراس و ئەوەی کە پێی دەڵێن حەوت حەکیمەکەی یۆنان. و ئەوەی تەبان ئەوانە هەر یەکەیان کێشیان ئەوەیە گردوون، ئەم گردوونە بەم هەموو شتە جیاوازانەی کە هەیە و دەجوڵێتەوە دەبێ بنەمایەک هەبێ کە هەموو لەسەری ڕاوەستا بێ، ڕەبط بێ بەو بنەمایەوە، چونکە بنەمایەکی وانە بێ ئەو ڕەبتە منەزەمە لە بینی ئەم پارچانەی گردوو نابوونی نەبێ. بۆ ئەوەی دەرک بەمە بکەین، ینی ئەم ڕەبتە عەقڵمان تەسەووری بکە، ئیلا نادەبێت چیە بێت؟ دەبێت بنەمایەکە بێ هەنە مشتەکان پێیەوە ڕەبط من دوجار لە ڕێگەی ئەو بنەمایەوە ئەم شتانە لە پەیوەندیان. ئەوە ئەگەر ئەو بنەمایە نەبێ ئەم شتانە بەرجیا ڕاناوەسن لەگەڵێکە و نەکەونە ناو پەیوەندیەوە. ئەوەیە یەکەم جار تالیس بە شوێن ئەو ئەسڵا دەگەڕێت، دەڵێ ئەسڵی هەموو گردوون ئەوە. تەمەن لەناو ئەوانە یەکێک لەوان دەڵێ عەقڵ حکمی گیان دەکات و نۆس بەکاردێنێ لێرە، نۆس نەک لۆگۆس، نۆس بەکاردێنێ کە عەقڵ حکمی گیان دەکات، یعنی عەقڵ بنەمای پەیوەندی هەموو ئەوەیە کە لەناو گیانە هەیە. تەمەن هیگڵ ڕەخنە لەم فکرەیە دەگرێت. لەکوێوە ڕەخنەی لێ دەگرێت؟ لەوێوە دەڵێ ئەم فکرەیە تەنها باسی حکمی عەقڵ دەکات لەوەی کە لە گردوونە میکانیکی و مادیە. بۆ نمونە ئەو نظامەی کە ئەستێرەکان پێی دەسوڕێنەوە، نظامێکی ڕێک و پێک و منەزەمە، خودی ئەو نظامە ئەو چییە؟ ئەوە عەقڵە. ئەڵێ بەڵام ئەستێرەکان هوشیاریان بەو سیستەمە نییە کە پێی دەجوڵێنەوە. لەبەر ئەوە عەقڵ لێرە ئەو لەناو عالەمی ئەوەی کە مادی و سروشتیە، لەناو سروشتە ئەو دەرکەوتەی ئەم عەقڵەی بینیوە و عالەمی ئەم عالەمە سروشتیە ڕەبط دەکا بە چێوە؟ بە عەقڵەوە. بەڵام ئەو لێرە ئەوەی جا نەکردوێتەوە کە عالەمی بوونەوەرە عەقڵەکان، ئەویش عالەم گیانێکی تایبەتە، هەر ئەو گیانەی سروش عەقڵ حکمی ناکات، لە عینی کاتیشا ئەو گیانە مرۆییە ئەویش عەقڵ حکمی دەکات. تەمان ئەلێرە ئەوە دروست دەبێت کە لەناو فەلسەفە هەیە لە نێوان تەبیعە و سروشت و مێژووە. عەقڵ حکمی سروش دەکات، بەڵام عەقڵ حکمی مێژووش دەکات. و عەقڵ حکمی بوونەوەرە عەقڵەکان دەکات کە لەناو ئەوەی کە دەڵێن مێژوو، ئەو کاتە مێژووی بوونەوەرە عەقڵەکانە، مێژووی گیانی عەقڵیە، ئەو گیانە کە پێگاتووە لە بوونەوەرە عەقڵەکان و پەیوەندی ئەم بوونەوەرە عەقڵان. تەمەنە لێرەوە کە ئێمە ئەمەمان زانی ئیتر ئەلێرا باسی مێژووی گیان دەکەین. وانساگۆراس نایەتە ناو ئەم مێژووە بەحەسەب ڕێی هیگڵ، و ئەو باسی تەنها وەکو وتمان ئەو عەقڵە دەکات کە حکمی ئەو بوونەوەرانە دەکات کە هوشیاریان بەو عەقڵە نییە کە حکمیان دەکات. بەڵام جیهانی مرۆیی کە جیهانێکە بوونەوەرە عەقڵەکانی تایە، ئەو بوونەوەرانە هوشیاریان هەیە، هوشیاریان هەیە بەوەی حکمیان دەکات. ئەمە عالەمێکی ترە، لێرەش عەقڵ بە هەمان شێوە حکم دەکات.
و ئەوەی هیگڵ گرنگی پێدەدا عالەمە مرۆییەکەیە، یعنی حکمی عەقڵە لە ناو جیهانی مرۆییدا، یعنی حکمی عەقڵە لە ناو بوونەوەرە عەقڵەکان، لە ناو ئەو بوونەوەرانە کە قودرەتی دەرکردنیان بەو نظام و سیستەم و بەو سیستەمە هەیە کە عەقڵ لە حکمکردنی ئەوانە پێڕەوی دەکات. ئەلێرە کاتی ئەمە سەیری گیان دەکەین تەبەن مێژوویەک دەبینین، وەکو هیگڵ دەڵێ شانۆیەک دەبینین، لەسەر ئەم شانۆیە کۆمەڵێ ڕوودا و ڕوودەدەن. ئەو ڕووداوانەی لە ناو جیهانی مرۆییا ڕوودەدەن شتانێکن، و ئەو ڕووداوانەی کە لە ناو جیهانی سروشتا ڕوودەدەن شتانێکی ترن. ئەوانەی ناو جیهانی مرۆیی کە عەقڵ تایە حکم دەکا، ئەم جیهانە مرۆییە ئاراستە دەکا بەرەو ئامانجێک، و عەقڵ ئامانجێکی هەیە لە ڕێگەی ئەم جیهانە مرۆییەوە دەیەوێت چی بکە؟ وەدی بهێنێ. و ئامانجی عەقڵ لە بوونەوەرە عەقڵە گەورەکانە هەمەکیەکانە خۆی ئاشکرا دەکات، نەک شەخسیەکانە تاکە کەسیەکانە. بە معنایەکی تر پلانەکە، ئەو پلانەی کە ئەو هەر بە بناوی پلانە پێشینەکەی کە هەیە کە لای بنیتس پێشتر باسی دەکات، ئەم پلانە مێژوو دروست دەکات، یعنی مێژوو بەپێی ئەم پلانە بەرەو پێشەوە دەڕوا و دەگاتە ئامانجەکەی خۆی. ئەلێرە ئێمە چی دەبینین؟ لێرە نەتەوەکان دەبینین، نەتەوەکان لە ناو ئەو جیهانە مرۆییا وەکو ئەستێرەکان وان لە ناو جیهانە سروشتەکان. ئەم نەتەوانە چۆن پەیدا دەبن، چۆن دەکەونە ناو پەیوەندیەوە لەگەڵ یەکا، چۆن جیهان ئاوای لێ دێ کە پلانەکە تایە بە تەواوەتی جێبەجێ بێت. و ئەوەی یعنی حکمی عەقڵ دەرکەوێ لە ناو جیهانە. حکمی عەقڵ بۆ ئەوەی دەرکەوێ لە ناو جیهانە پێویستی بە زەمەنە، و لە ناو زەمەنە بەرەبەرە حاکمیەتی عەقڵ دەردەکەوێت. یعنی عەقڵ شتەکان ئاراستە جیهان ئاراستە دەکات بەرەو چی؟ بەرەو ئەو ئامانجە، بەرەو ئەوەی کە نەتەوەکان تایە پەیا ببن، و ئەو پەیوەندیەی لە نێوان نەتەوەکانە هەیە پەیا ببێ، جیهانێک بێتە ئاراوە کە لەو جیهانە عەقڵ حاکم بێت، و لەو جیهانە ئەو پلانە خۆی ئاشکراکە، یعنی ڕۆح لەناو ئەو جیهانە دەرکەوێت. طبعاً هیگڵ عەقڵ و ڕۆح وەکو یەک بەکاردێنێت. بۆ ئەوەی دەرک بۆ پلانە بکەین، ئەو فکرەیەکی تر دێنێتەوە. ئەم فکرەیە لەوانەیە لە ناو هەموو میلەتێکا خەڵک دەرکی پێ کردبێت و جۆرێک لە تەسەوراتی لا دروست بوو بێت، بەڵام ئەم تەسەوراتانە بەرامبەر شتانێکی جزئین، یعنی دانانە بەو پلانە، بەڵام لە شتانێکی زۆر جزئی و هێنە. طبعاً تەسەورێک گەیە، تەسەورێکی ئاعتیقادی دەبارەی ئەم مەوزوعەوە. هیگڵ نەقدی ئەم تەسەورەش دەکا ئینجاییتر خۆی دێنێت ئەو فکرەیە کە لەبارەی ئەوەی کە عەقڵ لە ناو جیهانە حکم دەکات دای دەڕێژێتەوە، و دوای ئەوە دەچێتە سەر ئەو باسەی کە هەیەتی. بابزانین ئەم فکرەیە تر کە فکرەیەکی عامیانە و ئاعتیقادیە چۆنە. هەر یەکە لە ئێمە جۆرێک لە ڕووداوی بینیوە کە ڕووداوی چاوەڕێ نەکراوە. بۆ نمونە کەسێک دەکەوێتە شوێنە تووشی وەزعێک دەبێ و نائومێد دەبێت لەوەی کە هیچ شتێک بتوانێت لەو وەزات نەجاتیدا، چونکە هەرچی بیری لێ دەکاتەوە ناگاتە ئەوەی شتێک هەبێ دەریکا لە وەزات. بەڵام لە پڕ شتێکی نامتەوەقع ڕوو دەدا ئەو لە وەزا دەردەچێت. ئەلێرا دەڵێن بە معنە شعبیەکەی دەڵێن خوا هات بە فریایەوە، خوا فریای کەوت. یعنی لێرە
فریادڕەسێ دەردەکەوێت کە فریادڕەسەکە لە خەیاڵی ئێمانە ولا عەقڵی ئێمانە. ئەمە دواتر بەکاردێنرێتەوە بۆ ئەوەی وا باز بکرێکە هەر شتێک کە لێرە ڕوودەدا خاوەنی هەیە، بێ خاوەن نییە. بە مانایەکی تر هەندەکرێ ئاوا کە خودا دەستی لە ئینسان بەرنەداوە، خودا بەردەوام ئاگای لە ئینسانە، ئەوە نییە لەو شوێنە دەرکەوت کە ئەو ئاگای لە ئینسانە. ئەڵێ ئەمە زۆر جار ئەو کەسانی کە ئەم ڕووداوانە لێیان ڕوودەدەن تەقدیس دەکرێن و ئەوەندەی مەقسەدەکە لە تەقدیسکردنایە ئەوەندە بیرکردنەوە نییە لەوەی کە بزانین ئەو پلانە چییە کە ئەم ڕووداوەی پێ ڕووداوە، تەفسیرکردنی ڕووداوە. و ئەم تەسەورە ئەعتیقادیە تەنها نەمان پێ دەڵێت تۆ بڕوات بەوە هەبێ کە خوا فریاد دەکەوێت، ئیتر پێمان ناڵێ ئەرێ چۆن ئەم پلانە چۆنە و چۆن ئێمە دەرکەوتی ئەم پلانە ببینین لە ناو ژیان. تەمان ئەم پلانە پێشینەیە دەرکپێکردنی من لە مەوزوعی تیشا باسم کردووە لە مەوزوعی دینا بە مەوزوعی قەدەر لێگردێتەوە. یعنی کۆمەڵێ زۆرێکە لە ڕێکەوت کۆمەڵە شتانەگەیە لێرە ڕوو دەدەن، باز ئەم شتانە کە لێرە ڕوو دەدەن ڕەتن بە شتانێکەوە لە شوێنێکی تر ڕوو دەدەن. لە دەرەنجامی ئەم دوو ڕووداوە ڕووداوێک دێتە ئاراوە بەهۆی ئەوەوە کە ئێمە ڕەبتی ئەم دوو ڕووداوە نازانین تەوقعی ڕووداوی سێم ناکرد. بۆ نمونە لە حکایەتەکان ئێمە زیاتر ئەمە دەرک پێ دەکەین. موسا فرعون ئەوە حکومەت دەردەکا کە هەر منداڵێک لەدایک بوو دەبێت لەناو ببرێت. بەڵام لەو لاشەوە بە حکمی ئەوەی خۆی منداڵی نییە و ژنەکەی داوای منداڵ دەکات و زەمینەیەک سازەیە ئەگەر منداڵێک بچێتە ناو مووقفێکەوە لە ڕێگایەکەیە بەو ڕێگایە بڕوا ئەو منداڵە هەر لە کۆشکەکەی خۆیە و لە پاڵ خۆیان دەمێنی. ئەوەی ئەم منداڵە دەدێت بەدەم ئاوە و دەچێت لەو بەرەوە لەو لاوە ژنی عەزیزی میسر لە کەنار دەریایە منداڵەکە دەدۆزێتەوە دەیباتەوە و لەوێش بە شێوەیەک شتەکان ڕێک دەکەون کە فرعون ڕازی بێ بەوەی کە ئەم منداڵە نەگەر بژی لە کۆشکەکەی خۆیان بژی. ئەمە چییە؟ ئەمە شتێکی نامتەوەقع ڕووداوێک لەوێ هەیە. یعنی لەوانەیە ئەمە بەل لە ساڵێک ڕووی بدایە فرعون ئەمەی نەکردایە. تامان ئەمە وەکو حکایەت وەری دەگرن وەکو ڕاستیەک وەری دەگرن، ئەمە کێشە نییە، چونکە ئەمە دابنێن ئێمە ئەفسانەیەک باز دەکەین، دابنێن هەر شتێکی تر باز دەکەین، مەوزوعەکە ئەوە نییە ئەرێ ئەمە ڕاستە ڕووی داوە یا ڕووی نەداوە. بەڵام ئەمە پێمان دەڵێ شتی ئاوا ممکنە و ممکنیشە ئەمە، یعنی شتێک نییە تۆ بڵێ ئەمە نابێت، ئەمە دەبێت. فەرزەن منداڵێک دەخرێتە ناو بیرێکەوە و بیرەکە دەکرێت فعلەن لە شوێنێکا گیر بخوات و کاروانچی لەوێەوە دێ ئاو دەردێنێ و دەکرێت منداڵەکە خۆی هەڵواسێ بەم حەبلەوە سەرکەتە سەرەوە. ئەمە یعنی شتێک نییە کە عەقڵ تەوەقوعی نەکا بڵێ مرۆڤێک باڵی گرت و فڕی بۆ ئاسمان. ئەمانە شتانێکی متەوەقع. ئەلێرە ئەم ڕووداوانە کاتێ ئێمە لە حکایەتە دینیەکانە لیان وردەبینەوە ئەم حکایەتانە باسی ئەوە دەکەن کە ئەم ڕووداوانە هەمووی پەیوەندیان بە یەکەوە هەیە، بەڵام ئەو کەسانەی لە ناو ڕووداوەکان ئەو پەیوەندیە نابینن. و ئەمەش شتێکی ممکنە لە ژیانی ڕۆژانە هەر یەکێکمان تووشی شتی ئاوا هاتوین لە شوێنێکە کە لەوانەیە ینی هیچی نێک نییە، ینی ڕووداوەکان متەوەقع نین ڕوو دەدەن. لەم ماوایەکێک لەو ئاوڕێیانە شەو بوو دەڕۆژ لە سەجادەیەک مارێک هاتبووە سەر ڕێگاکەی و ئەمیش نەیبینی بوو. عایلەیەکیش بە سەیارەوە بۆ ماڵێک دەگەڕان، چوو بوونە بەردەم ماڵەکە، بەڵام وایان زانی بۆ ماڵەکە نییە. هاتوون بەرەو ئەو جادەیە کە ئەوی لێبوو کۆڵانێک پشت ئەوان. ئەم مارە بەلایەتەکە ئەم بینی بووی بە سیارەکە چوو بوو لێی دابوون نەهێشت بوو لە بە کەسەکەەوە بدا. ئەمە چییە؟
ئەمە دوو ڕووداوە ڕەبتیان نییە بەیەکەوە یانی چی یانی ئەم کەسە کە هاتووەتە دەرەوە تەوقەی ئەوەی نەکردووە مارێک بێتە ئەوێ ئەوەش کە لەولاوە بۆ سەردان هاتووە ئەمە چییە ئەمانە ڕەبتیان نییە بەیەکەوە یانی ئەمە شتێک نییە کە پێشتر ئیتیفاقی لەسەر کرابێ لێرە مارێکەیە و ئەو دێت و ئەم بەڵام ئەمە وا ڕێک دەکەوێتەوە بێت ئەمە ڕووداوێکی ڕۆژانەیە کە هەر لە ماوەی پێشوو یەکێک لەوە هاوڕێیان نەگەڕایەوە وتی شتێکی ئەوان بەسەرهات ئەمە ئێمە ناوی دەنەی چی ئەڵێن ئەلەویا وا بیر دەکەینەوە دەڵێن خوا فریای کەوت یا شتێکی لەو بابەتە شتێک دەڵێن بۆچی چونکە ناتوانین هیچ سەبەبێک بۆ مەبدۆزین ئەمە وەکو وایە پلان کرابێت بە پلانێک ئەمە ڕوویدا بێ ینی ئەم کەسە لە ئەسڵا بۆ ئەو ماڵە نهاتووە کە لەوێ هێن بێت باشە بۆ ئەو ماڵەی کە دەیزانی ئەو ماڵەیە بەڵام لێی تێکچوو دوای ئەوە لێی تێکچوو چووە کۆڵانەکەی تر کە چوویە کۆڵانەکەی تر ئەم ڕووداوە ڕوویدا ئەم ڕەبتانە شتێکن ئێمە لە ژیانی ڕۆژانە دەبینین لەبەرەوە لێرەشەوە دەزانین شتێکی ئاوا ممکنە ئەگەر حاکمیش وڵاتێک قەراری دابێت کۆمەڵێ منداڵ هەیە هەر منداڵێک لەدایک بێت لە ناوی بەرێ بەڵام لە عینی کاتا سەبەبێک مداخەلە بکە لەوە منداڵێک ڕێک بکەوێتە ناو ماڵەکەی خۆی بەخێویکە ئەمە بەپی ئەمە گونجاوە چونکە ئینسانەکان بە ئاسانی تەحەکومیان پێ دەکرێت لەسەر شتەکان قەرارێکیاندا شتانێکی تر هەیە دەکرێت و قەرارەیان ئیستیسنا بخاتە ناو قەرارەکەیە لەبەرەوە دەکرێت ئیستیسنا بخرێتە ناو قەرارەکەەوە ئەو کاتە ئەم حاکمەی کە ئەم حکومەی کردووە و خۆی حاکم و خۆی بکوژ و خۆی ببڕە خۆشی دەتوانێت حکومەکە ئەمە ئیستیسناکە لە حکومەکە ینی منداڵەکانی تر هەر بکوژێ بەڵام ئەمەیان نەکوژێ و ئەمەش دەکرێت شتێکی شتێکی زۆر بچووک لەوانەیە پەیوەندین لە نێوان خۆی و ژنەکەیە ئەمەی لەسەر فەرزکە ئەمانە زۆر بە ئاسانی ڕوو دەدەن لە ناو ئینسانە چونکە ئینسان لەو شوێنە زۆر لاواسترە لەوەی کە بتوانێت لەسەر شتەکانی خۆی بەردەوام بێت لەبەرەوە ئەمانە هەمووی ڕێی تێدەچێ وا بێت و ئەوەی گرنگە ئەوە نییە ئەرێ ڕێی تێدەچێ و ئەرێ وایە وانی بەڵام ئەمانە لە ژیانی ڕۆژانەشا ئێمە دەیان بینین ئەمە وا دەکا ئێمە هەستکەن چی هەیە پلانێکەیە بەڵام ئەمە بەکاردێنرێ بۆ جۆرە لە ئاعتقاد کە تۆ دایمە بڕوات بەوە هەبێ کە خوا ئاگای لێتە وەکو ئاعتقاد بەڵام پێشت دەڵێ لە عینی کاتا بیر مەکەرەوە لەوەی کە ڕوو دەدا چونکە تۆ ناتوانێ بیزانی بەواز لەوە بێنە کە تۆ بچی بە شوێن ئەمە چۆن ڕوو دەدا نەک ڕخنەی گڵ لەمە لەلایەکەوە ئەوەیە کە ئەمە لەگەڵ ئەوەشا دانانە بە پلانەکە بەڵام ڕێگری دەکات لەوەی کە ئێمە لە پلانەکە بکۆڵینەوە لی تێبگەین ئەمە تەنها بۆ ئەوەیە ئێمە وامان لێ بکرێ بڕوا بە شتێک بێنین بەبێ ئەوەی بمانەوێ لی تێبگەین بەبێ ئەوەی بە شوێنیا بڕۆین لەبەرەوە ئەم ڕووداوانە جارێکی تر ئەو بیرکردنەوەی ئاعتقادیە بەکاریان دێنێ بۆ دروستکردنی ئاعتقاد نەک بۆ تێگەیشتن لە پلانەکە ئەمە لایەنێکی ڕخنەکردنی ئەم تەسەورەیە لەبارەی پلانەکەەوە یعنی ئەمە هەر ڕێکەوت نییە دەبێت فعلەن شتێکە بێ ئەمە ڕوویداوە لە هەر نمونەیەک لەو نمونانێکە هەیە یعنی پلانێک لە ئارا هەیە ئەگەر چی ئینسانەکان ناتوانن ئەم ڕووداوانە ڕەبت بکەن بەڵام ڕەبتێک لێرە هەیە و ئەم پەیوەندیە بەپێی یاسا و ڕێسایەکە هەروە هەڕەمەکی و ڕوونادا وە لای ئێمەوە کە پەیوەندیەکە نازانین چییە و دەرک بەمە ناکەین بۆیە وا تەسەور دەکەین ئەمە بە شکڵێکی هەڕەمەکی ڕوویداوە ئەونا ئەمە دەبوایە هەروە ڕوو بدا و ئەمە کۆمەڵە ئیرادە و جوڵە و حرەکەن ئەم جوڵە و شتانە کە دەجوڵێنەوە لەگەڵ یەکە بە جۆرێک دەجوڵێنەوە ڕێکەوتی کۆمەڵە شت یانیش کۆمەڵە شت ڕوو دەدا لەم هێنا کە لە پلانی کەسیانە نیە لە پلانی هیچ لەمانە کە دەجوڵێنەوە بوونی من و ئەمە ڕۆژانەیە ئەمە هەستی پێ دەکەین نەق دەکەی هیگڵ لەم تەسەورە لەوەیە کە دەڵێ ئەم تەسەورە تەنها بۆ ئەوەیە هەندێک خەڵک خۆیان پێ بکەنە خواناس و پیاو چاک یا بۆ ئەوەیە کە ئێمە تەنها ئاعتقادمان بەوە هەبێ کە خوا فریامان دەکەوێت بەڵام نشتین بە شوێن ئەوە کە ئەم حزورەی خوا لە ناو ڕووداوەکانە دەرک پێ بکەین یا حزوری ڕۆح لە ناو ڕووداوەکانە دەرک پێ بکەین بە بیانووی ئەوەی کە ئەمە نازانێت
هیگڵ لەلایەکی تیشەوە نەقدی ئەمە دەکات دەڵێ ئەمە لە ڕاستیە ئەم ڕووداوانە ڕەبتن بە بەرژەوەندیەوە ڕەبتن بە شتانێکەوە کە عیلاقەی بە مەیل و داوا و حەز و غەریزە و ئەم شتانەوە هەیە ڕەبتی بە مۆزوعی مانەوەوە هەیە تۆ لێوەوە لە لات گرنگە کە سوودیە بۆ تۆ لێوە لە لات گرنگ دیە کە ئەرێ باشە ئەمە چۆن ڕوویدا ئەم دووشتە فەرقی هەیە لەوەوە گرنگە بۆ تۆ کە ڕزگارت بووە لەوەی لە شتێک لەوەوە گرنگ نییە بۆ تۆ ئەرێ ئەوە ڕاد ناشوەکێنێ ئەرێ ئەمە چۆن ڕوویدا و کاتێ لێرەوە ئێمە سەیرمان کرد لە بەرژەوەندی خۆمانەوە بە شوێن ئەوە ناڕۆین کە ئەمە ئەم شتانە چۆن ڕوو دەدەناوە کە بە شوێنیان نەڕۆشتین ئەو کاتێ ئێمە ناتوانین لێکدانەوەمان بۆ ئەو ڕووداوانە هەبێ کە هەیە و لێیان تێبگەین و ئەو دەرگایە لەسەر خۆماندا دەخێن هەر ئەوەندەیە شتەکە لە کاتێکە ئەمە بۆیە ڕوودەدا بۆ ئەوەی تۆ بە شوێنیا بچین بۆ ئەوەی بزانی ئەمە بۆچی ئاوایە چۆن ئاوا بوو بەڵام تۆ لێرە بە شوێنیان ناچی و نەگەر بۆ ئەوەی بە شوێنیان نەچی دەڵێ ئەوە کەس نایزانێ و ئیمکان نییە بیزانێ بەم بیانوە تۆ چی دەکەی ڕێگە قەنەعەت بە خۆت دێنی بۆ ئەوەی بە شوێنیان نەچی بۆچی چونکە ئەوەی کە تۆ ویستوتە لەویا شتێکی شەخسی و ڕەبتی بە شخصەکانی تۆ هەبووە وەکو شانسێک سێری دەکەی هیچی تر نا اینجا دوای ئەوە دەڵێ ئەمە شتانێکی شەخسی و ئاوان ڕەبتن بەوانەوە ئەڵێ پلانەکە ئێمە لە ڕاستیە دەبێت لە شتە ئەمەکیەکانە بۆی بگەڕێ نەک لەم شتە بچووکە جزیە لەبەرەوە لێکۆڵینەوە لە پلانەکە دەبێت بەرینە ئاستێکی تر کە ئاستی نەتەوەکانە ئاستی هەمەکیەکانە گەلەکانە دەوڵەتەکانە ئیتر ئەلێرەوە ئێمە لە مێژوو تێدەگەین ئەو پلانە مێژوو چییە مێژوو هیچ نییە جگە لە بەرجەستەبوونی ئەو پلانە بۆ ئەوەی تێبگەین فلانە دەوڵەت بۆچی ئاوا و فلانە بۆچی ئاوا فیسەدانی تەفسیری مێژوو بکەین کاتێ دەیبینە ئەو ئاستا ئیتر دەگوازێتەوە بۆ شتێکی تر لێکدانەوەکە بۆ ئەوە جۆرێکی ترە جا هیگڵ دەیەوێ بە شوێن ئەوە بڕوا کە ئەم عەقڵەی لە پشت ڕووداوەکانەوە حکمی جیهانی مرۆیی دەکا حکمی جیهان دەکا لە ڕێگەی گەلەکانەوە ئەمە چۆنە لە مێژووە ئەم ڕووداوانە چۆن ڕوو دەدەن لە ناو مێژووە ئێمە کاتێ باسی مێژوو دەکەین ئیتر باسی دەوڵەتەکان دەکەین باسی شتە گەورەکان دەکەین باسی ڕووداوە شەخسی و وێنەکان ناکەین هیگڵ باسی ئەوە دەکا کە عەقڵ یا ڕۆح حکمی جیهان دەکا ئەڵێ پێشتری شەر حکمی کردووە ئێساش حکمی دەکا و لەمە دواشە حکمی دەکا یعنی ئەوەی کە لە جیهانە ڕوودەدا و ئێمە شتەکان تێناگەین ئەم شتانە بۆچی ڕوودەدەن عەقڵ ئامانجێکی هەیە لەم ڕووداوانە و جیهان بەپێی ئەم ڕووداوانەی کە ڕوودەدەن ئاراستە دەکا بەرەو ئامانجەکەی خۆی و ئێمە دەبێت لێکدانەوە بۆ ئەو ڕێڕەوە بکەین کە عەقڵ هەیەتی بۆ ئەو پلانە بکەین کە عەقڵ هەیەتی لە ناو ڕووداوەکانە و لێی تێبگەین کام ڕووداوانە بۆ ئاوا ئاراستە دەکرێت هەلێرەوە ئێمە دەبێت لێکدانەوە بکەین بۆچی بۆ ئەوەی کە ڕوودەدا لە مێژووە ئەوەی ڕوودەدا لە مێژووە بەرجەستە بوونی ئەوەیە کە پێشتر لە ناو عەقڵا هەیە پێشتر لە ناو بیرکردنەوە هەیە و دواتر دێت واقعی دەبێتەوە لە ڕێگەی ئەوەی کە ڕوویداوە ئێمە بەرەبەرە دەتوانین دەرک بەوە بکەین کە لە ناو عەقڵا هەیە وەکوەر چۆن لە ناو فیزیا هاتووە لە ڕێگەی یەک یاساوە دەتوانی چی بکەیت دەتوانی کۆمەڵێ ڕووداو کە تۆ تەجربەشت نەکردوون بەڵام لەبەرەوەی دەزانی هەمان پێکاتیانەیە دەزانی بە هەمان شەوە ڕوو دەدەن هەلێرەوە ئیتر زانستی مێژوو بە مەعنا ڕاستەقینەکەی دێتە ئاراوە زانستی مێژوو زانستی لێکۆڵینەوەیە لە پەیدابوونی نەتەوەکان و لە ناو مێژووە و لەسەر شانە و جیهان و ونبوونیان و پەیوەندیان بە یەکەوە و ئەو شتانەی کە لە ناو جیهانە ڕوو دەدەن ئەمانە لێک دەداتەوە لێکدانەوە بۆ ئەمانە دەکەن
جا نەتەوەش لێرەوە نەتەوە ئەو پێکاتە ئەو بوونەوەرە مێژوویە ڕاستەقینەیە کە لە ڕێگەی ئەم پلانەوە پێیا دەبێت لەبەر ئەوە نەتەوە لە ئەسڵا فکرەکەی چیە فکرەی نەتەوە فکرەیەکی عەقلیە لەناو عەقڵایە لەناو ئەو عەقڵا لەناو ئەو ڕوحایە کە حوکمی گیان دەکا وە ئەم ڕوحەش دەبێت فکرەکانی خۆی چی بکات بێنەتە ناو واقع و بەرجەستیان بکات و دەبێت بیان نوێنێ لەناو مێژووە لەسەر شانۆی مێژوو دەبێت حزور پێیاکەنە ئەم فکرانە وەکو کۆمەڵێ ڕوودا و لە مادەیەکا و لە تەنێکە حزور پێیا بکەن و ڕوو بدەن و ڕوودان بە مانا کوردەکە یانی ڕووی خۆیان بدەن یعنی خۆیان ئاشکراکەن بۆیە نەتەوە عیبارەتە لە ئاشکرابوونی فکرێک لەو فکرانەی کە لە عەقڵا هەیە لەناو میلەتێک لە میلەتەکانە کە لەناو ئەو مێژووی گیانە هەن کەواتە مێژووی گیان مێژووی دەرکەوتنی نەتەوەکان و وەرسوکەوتیانە لەناو ئەو مێژووە وەیە نەتەوە کائینێکی تەواو مێژوویە بەم معنایە کە هیگڵ باسی دەکەن طبعا بۆ ئەوەی کە ئێمە ئەو ڕێڕەوەی کە هەیە بۆ تێگەیشتن لەمە ڕێڕەوە کە ئەو ناوی دەنێ پێشتر لایبنیتس ناوی ناوە فیۆدۆسیەت یعنی لێکدانەوەی ئەو شێواز و ڕێگایانەی کە خوا هەیەتی بۆ ڕوودانی ڕووداوەکە چۆن ئێمە پاسادانی ئەوەی کە لە بیرکاریاکەی دەڵێن پاسادان چونکە ڕووداوەکە ڕوو دەدات تۆ دەبێت چی بکەیت پاسادانی کەیت پاسادانی ئەو ڕووداوە مێژوویانەیە و دەرهێنانی دەرکردن بە یاساکە فیۆدۆسیەت یعنی ئەمە کە ئێمە ئەو ڕووداوانەی ڕوو دەدەن بتوانین پاسادانیان بکەین و بیان گەڕێنینەوە بۆ بنەماکانیان و ڕاست و دروستیەکەیان بخەینە ڕوو ئەوەی کە ڕوو دەدا بە پێی عەقڵ ڕوویداوە یعنی ئەمە ساخینەوە ئەمە پاسادان کەین ڕووداوەکە ڕوویداوە بەڵام ئێمە چۆن ساغی دەکەینەوە ئەمە بە پێی عەقڵ ڕوویداوە کاتێک لە عەقڵەوە بیر لەم ڕووداوە دەکەینەوە تێدەگەین ئەمە لەکوێوە ڕوویداوە و تێدەگەین لەوێ ڕووی نەداوە کە ئێمە عمومەن بە حسەکان هەستی پێ دەکەین و شتەکە وا دیارەکە لەو شوێنەوە ڕوویداوە سەبەبی ڕاستەقینەی ڕووداوەکە دەتوانین دەرک پێ بکەین دەبان عەقڵ وەکو هیگڵ دەڵێ ئەمە ئیتر جملەکەی هیگڵ ئاوا دایدەڕێژێتەوە مۆزوعی عەقڵ دەڵێ عەقڵ حوکمی گیان دەکا و پێشتریش حوکمی کردووە لەمە دواشەر حوکمی دەکا ئەمە داڕشتنەوەی هەمان فکرەیە بەڵام بە زمانی هیگڵ طبعا شتێکی تریش دەڵێ عەقڵ هەر حوکمی شتە بچووکەکان ناکە یعنی عەقڵ هەر لەناو ئەو ڕووداوە کەسیانە حوکم ناکە عەقڵ حوکمی ئەو شتانەش دەکات شتە گەورەکان و مەزنەکانیش دەکات لەبەرەوە عەقڵ لە هەموو شوێنێ هەر خۆیەتی یەکە عەقڵ هەر ئەم عەقڵەی کە لێرە لەناو ئەم ڕووداوە جوزئیە و کەسیا دەردەکەوێت هەر ئەو عەقڵەشە کە لەناو ڕووداوێکی گیانی گەورە دەردەکەوێت و کاتێک ئێمە پلانی ئەم عەقڵە لەناو ڕووداوێکی گیانیە دەبینین ڕێڕەوەکانی ئەو عەقڵە ڕێگاکانی دەدۆزینەوە کە ئەم عەقڵە چۆن لەناو گیانە پلانەکەی خۆی جێبەجێ دەکات ئێستا ئەوە تێگەیشتین کە لای هیگڵ عەقڵ حاکمە و پلانێکی پێشینایە هەر وەک چۆن لە لای لایبنیتس هەیە بەڵام لە جاتی مۆنادەکان لە لای لایبنیتس چی هەیە لێرە نەتەوەکان هەن نەتەوەش دواتر دەبینین کە مۆنادەیەکە وەکو مۆنادەکان وایە و دەبێ لە حاڵەتی ئۆتۆنۆمی و سەربەخۆییەکی تەواو بێت ئەمە لەوانەکانی دواترە لەبارەی هیگڵەوە باسی ئەوە دەکەین کە چۆن ئەم فکرەیە کە ئێمە لە ناو تاکە کەسی ئاکاریە
بۆمان ڕۆشن بوویەوە کانت بۆی ڕۆشن کردینەوە و لە ناو مۆنادەکانە لای بنیتوس بۆی ڕۆشن کردینەوە و فختە لە ناو تاکی نەتەوەیە بۆی ڕۆشن کردینەوە دوای ئەمە هیگڵ لە ناو نەتەوەکانە بۆمان ڕۆشن دەکاتەوە یعنی لە ناو کەسایەتیە کاپیتاڵەکان کەسایەتیە گەورەکانە ئەوەی کە یعنی میلەتەکان و وەگەلەکان ئەلێوە چۆن عەقڵ و بەپێی پلانەکەی کاری خۆی دەکات و ڕووداوەکان لە ناو جیهانە ڕوو دەدەن